میوانەکەمان گفتوگۆی زیاتر دەکەین بەڕێز ئەمین بەشیر پارێزەر و شرۆڤەکاری سیاسی لە بەیروت لەگەڵمانە. بەڕێز بەشیر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران درێژخایە نەبێت یان وەک ترامپ ڕایگەیاند لە 4 هەفتە کۆتایی دێت؟ سەرەتا سپاس بۆ میوانداریکردنم. بێگومان ئەم پرسیارێکی زۆر گەورە و زۆر ڕژێنەرە، کەس وەڵامی تەواوەتی لان نییە. ئێمە تەنها دەتوانین شیکاری بۆ دۆخەکە بکەین، ئەو دۆخەی کە جەنگ بەسەریدا سەپاندوین. ئێمە پێمان وایە کە لە سەرەتای هەڵگیرسانی جەنگ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دژی ئێران ویستیوانە جەنگێکی خێرا بێت، ویستیوانە ئەو سیستەمەی کە لە ئێران حکومدارە بە زووی کۆتایی پێبهێنن. هەروەها لە بەرنامەی خۆیاندا وا بووە کە هێرشکردنە سەر ئیمام خامنەی و کوشتنی دەبێت هۆکاری ئەوەی کە ڕژێمەکە بە زوویی بڕوخێت. لەبەرەوە کارەکان زۆر بە خێرایی کردووە. پێم وابێ ئیسرائیلیەکان بیریا لەوە کردەوە بە 4 ڕۆژ ڕژێمەکە کۆتایی پێبهێن. ترەمپیش پێی وا بۆ چەند هەفتەیەک دەخایەنێت. بەڵام ئێستا کۆمەڵک پێدراو هەیە لە بەردەستمانە. پێدراو یەکەم ئەوەیە کە ئێران زۆر گەورەیە، خاکەکەی زۆر فراوانە، هەروەها کۆمەڵێکی زۆر موشکی هەیە کە هیچ وڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو ژمارە موشەکەی نییە. ئێستا دۆخەکە پێم وابێ ئەو کاتەی کە دەگوزارێت پێمان دەڵێت کە چۆن دەکرێت کۆتایی بە ئێران بێن، یاخود ئێران چۆن ڕوبەڕووی ئەو داگیرگارێ دەبێتەوە. ئەگەر دۆخەکە یاخود ئەگەر جەنگەکە چەند هەفتە بخایەنێت، ئەو کاتە ئیسرائیل و ئەمریکا ڕەنگە بتوانن گورسی گەورەتر لە ئێران بۆشێن و ڕەنگە بتوانن جەبەخانەکانی ئێران گورزی کوشندەتر لە ئێران بوەشێنن. بۆچی حیزبوڵڵای لوبنانی هاتە نێو ئەم جەنگەوە؟ حیزبوڵڵا چووە شەڕەوە چونکە گروپێکی ئێرانیە، گروپێکە کە فەرمان لە ئێران وەردەوەگرێت و هەمیشەش ئێمە ڕووی ڕاستەقینەی حیزبوڵڵامان بینیوە کە سەر بە ئێرانە و باڵێکی ئێرانە و تەنها بە ناو سەر بە لوبنانە. لەبەرەوە چووەتە شەڕەوە. هەر بۆیە کاتێک ئەمیندارەکان یەک لە دوای یەک دەکوژران، هاشم سەفیەدون و حەسەن نەسڕوڵڵا، حیزبوڵڵا لە ماوەی کوژرانی ئەو دوو سەرکردەیدا وەکو کوژرانی خامنەی شین و شەپۆڕی نەکردووە، وەکو کوژرانی خامنەی هێرچی نەکردووە لەسەر ئیسرائیل. ئەوان بڕۆیان بە ویلایەتی فەقیه هەیە، ئەوان بڕۆیان بە شوێن کەوتەی ویلایەتی فەقیه هەیە لە تاران. بۆیە حیزبوڵڵا گروپێکی ئێرانیە، بۆیە ئەوان ئامادەن لوبنانیش بە هەر هەموو خاکەکەیەوە بکەن بە قوربانی ئێران و ئامادەن ئێمە لوبنانیەکان بخەنە شەڕەوە لە پێناو ئێران. باشە، ئێستا ئیسرائیل داوای چۆڵکردنی 84 گوند دەکات لە باشووری لوبنان و لە ڕێگای هێزی زەمینیەوە ئیسرائیل هاتۆتە ناو لوبنانەوە. ئەم پێشاتە چۆن دەبینن؟ من ئەگومانم وایە کە ئێران هەموو کارتە گوشارەکانی بەکاردەهێنێت بۆ پاراستنی خۆی. ئێستا کۆمەڵێک یاخود دەتوانم بڵێم 3 کارتی گوشاری بەدەستەوەیە. یەکەمیان گروپەکانێتی حەشتی شەعبی و حیزبوڵڵا و حوسیەکان. کارتێکی دیکە کە بەدەستیەوە بێت کارتی گەروی هورموزە، بەداخستنی فشارێکی زۆر دروست دەکات. کارتی سێمیشی ئەو موشەکانن کە دەیگرێتە وڵاتانی عەرەبی. وڵاتانی عەرەبی هەراسان کردووە، هەروەها وای کردووە وڵاتە عەرەبیانە زیانێکی زۆر گەورە بکەن. ئێران ئەمانجی هێرشکردنە سەر وڵاتانی عەرەبی ئەوەیە کە عەرەبەکان گوشار لە ئەمریکا بکەن ئەم شەڕە زۆر زووتر تەواو بێت، چونکە بۆ ئێران ئەم شەڕێکی یەکلاکەرەوەیە. بۆ ئێران ئەم شەڕی دووەمی نییە، واتە شەڕی کۆتاییە. دەبێتە هەموو کارێک بکات، دەست بۆ هەموو شتێک بات بۆ مانەوەی خۆی، بۆ بەهێزکردنی چارەنووسی خۆی. بۆیە بەکارهێنانی حیزبوڵڵا و گەلی ئێرانیش، بەکارهێنانی حیزبوڵڵا و گەلی لوبنانیش لەلایەن ئێرانەوە شتێک نییە کە زۆر گەورە بێ، ئامادە بیان کاتە قوربانی لە پێناوی خۆی. باشە، بەڕێز بەشیرانی پێشتر کە مادام باسیەوەت کرد 9 وڵات نێوەندگیریان دەکرد لە بینی ئێران و ئەمریکا، بەڵام ئێران هێرشی کردە سەر هەر 9 وڵاتەکە. ئەمە لە بەرژەوەندی ئێرانە بێت؟ پێم وانە کە ئەوە لە بەرژەوەندی ئێران بشکێتەوە. پێم وایش نییە کە ئێران سەرکەوتوو بێت
لەو دەستواردانانەی کە لە وڵاتە عەرەبیەکان دەیاندا چونکە ئێران ڕەنگە بگاتە خاڵی کۆتایی ئێستا ئەمریکیەکانیش ئەو مەرجانەی کە دانەوە بۆ دانوستان کۆمەڵێک مەرجی زۆر بەهێزن کۆمەڵی مەرجی قورسن ئێستا ئەمریکا بە ئەو مەرجانەی کە دایناوە چەقۆیەک ئەداتە دەستی ئێران دەڵێ خۆت بکوژە لە جێگەی و من بتکوژم واتە هەر وڵاتێک هەوڵی دانوستان بدات پێم وانێ ئەنجامێکی وای هەبێت ئێستا ئەمریکا ناگەڕێتەوە بۆ مەزی دانوستان تاوکو و کاتی نەزانێت ئێران بە تەواوی لاواز بووە تاوکو کاتی ئەمریکا دڵنیا نەبێتەوە لەوەی بە دانوستان دەتوانێت ئێران بکوژێت نەوەکو بە چەک پێم وایە کە ئێرانیش ئەو مەرجانە دەزانێت ناکرێت قوبوڵی بکات ینی قوبوڵکردنی ئەو مەرجانە کارەساتە بۆ ئێران و بۆ سەرکردایەتیەکەی سەرۆک ترەمپیش ئەوەی وتووە کە گەڕانەوەی ئێران بۆ مێزی دانوستان پێویستە بە ڕاددەستبوونی تەواو بێت پێویستە خۆیان ڕاددەست بکەن هەر بۆیە ئێران ئێستا ئەوەی لە توانایە دەیکەیت هەموو کارتەکان بەکاردێنێت بوو ئەوەی هەتا هەناسەیەک بدات بەڵام ئێران هەتا ئێستا بەردەوامە لە بردومانکردنی پێگەکانی ئەمریکا لە ناوچەکە و ناو ئیسرائیلیش پێشبینیەکەن کە وڵاتانی کەندا و بەتایبەتە وڵاتانەی هێرشیان دەکرێتە سەر بچنە بەرەی جەنگەوە دژ بە ئێران ئەگەر ڕاستی دەوێت بیردۆزێک هەیە من بەڕای خۆم دەڵێم عەرەبەکان دەچنە شەڕەوە دژی ئێران چونکە عەرەبەکان تا کۆتا خاڵ خۆیان گرتووە و ئارامیان گرتووە بۆ ئەوەی کە نەچنە شەڕەوە دژی ئێران بەڵام ئەوانی سنوورێکیان هەیە ئێران بەردەوام بردومانێ دەکات بە درۆن و موشک هەرسیەک ینی بێزاری کردوون ڕاستیەکەیە کە دەبێت ئێمە دانی پێدا بنین عەرەبەکان ئامادە نەبوون بچنە شەڕەوە بۆ ئەوەی شەڕێکی تائیفی شیعە و سونە هەڵ نەگرسێت بەڵام ئێران سنوورەکەی بردووتە دەرەوە ئێران بێتامی کردووە ئێران بەردەوام هەوڵ دەدات کە گوشارێ لەسەر دروستکات بۆی بێنە شەڕەکەوە ئێران گومانی تێدانیە کە بەرژەوەندەکەی لەوایە کە عەرەبەکانیش بێنە ناو شەڕەکەەوە بێتە شۆرێک جۆرەکان شەڕی جیهانی بۆیە نەک تەنها وڵاتە عەرەبیەکان بەڵکو وڵاتە ئینگلیزیەکانش دەکاتە ئامانج ئێستا لە نوێترین پێشادا کەشتێکی بەریتانی کردوتە ئامانج ئێران دەزانێت کە لە بەرژەوەندی ئەودایە بازنەی شەڕەکە فراوانتر بێت و زۆرترین وڵات بە ئاگری شەڕەکە بسووتێن بۆ ئەوەی کە زیاتر دەزۆردانی نێودوڵاتی بکرێت بۆیە پێم وایە عەرەبەکان دەچنە شەڕەوە چونکە عەرەبەکان زۆر ئارامیان گرت باشە ینی گرۆپە پرۆکسیەکانی ئێران لە ناوچەکە چ لە عێراق چ لە یەمەن چ لە لوبنان پێتان وایە کە بتوانن ئامانجەکانی ئێران بەدی بێنن لەو ناوچانە عفوا لم افهم السؤال تێنەگەشتن لە پرسیارەکە زۆر بەباشە گروپە پرۆکسیەکانی ئێران حیزبوڵای لوبنانی بەرەی مەقاومە لە حوسیەکان لە یەمەن ئەمانە دەتوانن ئامانجەکانی ئێران بەدی بێنن لەو ناوچانە بەڵێ من بڕوا ناکەم ئەوان بتوان بەرژەوەندی ئێران جێبەجێ بکەن چونکە ئێستا ئەوانیش لە کشاردنەوەدان ئەوانیش لە پاشەکشەی زۆر گەورەدان حیزبوڵا کشانەوەی بەرچاوی بەخۆی بینیوە کەواتە ئەم شەڕەی ئێستا دەیکەن بۆ ئێران بۆ چییە لەبەر چییە من بڕوام وایە کە ئەوانیش کۆتا هیوای خۆیان دەست پێوە دەگرن بزان کۆتا هیوایان چییە و چیان بەسەر دێن چونکە ئەوانیش مانەوەیان پشتیوان مانەوەیان پەیوەستە بەمانەوەی ئێرانەوە ئەوانیش هەوڵ دەدەن لەگەڵ ئێراندا شان بدەنە شەر بەربارەکە بۆ ئەوەی کە لانی کەم ئەگەر ڕزگار بوون هەمویان پێکەوە ڕزگار بوون ینی ئێران کارتی دیکەی بەدەسەوە نەماوە جگە لەو گروپانە ئەو گروپانش کۆتا هیوایان هەر ئێرانە هەر بۆیە پێکەوە هەردووکیان هەوڵ دەدەن هەردووکیان کێشە بخڵقیان هەردوو لایەن هەوڵ دەدەن کۆتا هیوای خۆیان بەکار بهێنن بۆ ئەوەی کە شەڕەکە بۆسێت یاخود دانی کەم گوشار لەسەر ئەمریکا دروستکەن شەڕەکە بۆسێنێت باشە کەی ئەمە ڕووەدا پێتان وایە کە ئێران جامەژارەکە خواتەوە و ڕازیە بێ بەوەی کە بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێت و لە داواکاریەکانی خۆی بێتە خوارەوە
من بڕواناکەم کە ئێران بتوانێت هیچ مەرجێک لە مەرجەکانی ئەمریکا قبول کات چونکە مەرجەکانی ئەمریکا مەرجی زۆر قورسن ئەمریکا هەلێک بە ئێران دەدات بە مەرجانە دەڵێت تۆ خۆت بکوژە با من نەتکوژم بۆیە ئێرانیەکان دەبینین لەم لەولا سەرکردەکانیان دەڵێن ئێمە ناچینە دانوستانەوە لەگەڵ ئەمریکا چونکە دەزانن چوونە دانستانەوە لەگەڵ ئەمریکا واتە خۆ کوشتن ئەو مەرجانە ناتوانن جێبەجێ بکەن بۆیە گەڕانەوە بۆ مێزی دانوستان پێم وایە کە ئەستەمە ئەم شەڕە شەڕی کۆتاییە شەڕێک لاکەرەوەیە ئێمە سیر دەکەین و بزانین کە ئێران دەتوانێت خۆی ڕابگرێ یاخۆت ڕژێمەکەی هەرەز دێنێت بەڕاستی شەڕەکە زۆر گەورەی لەسەریان دەستخۆش بەڕێز ئەمین بەشیر پارێزەر و شرۆڤەکاری سیاسی لە بەیروت لەگەڵمان بووی ئەمە وێنەی ڕاستەوخۆی بەیروتی پایتەختی لوبنانە وەک دەبینین کە دووکەڵی بردومان و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئەو پارێزگایە هێشتا لە ئاسمان بەرز دەبێتەوە مە لە کاتێکدایە کە ئیسرائیل دەڵێت لە 48 کاتژمێردا 220 بنکەی حزبڵامان لە لوبنان بردومان کردووە و هاوکات داوای چۆڵکردنی 84 گوند لە باشووری لوبنان دەکات لەگەڵ ئەوەشدا وەزیری بەرگری ئیسرائیل گوتی کە ئێمە ڕەزامەندیمان وەرگرتووە بۆ چوونە ناو خاکی لوبنان و لە باشووری لوبنانەوە بە شێوەیەکی زەمینی سوپای ئیسرائیل چۆتە نێو خاکی لوبنانەوە و وەک دەبینین کە هەتاوەکو ئێستا هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حیزبڵای لوبنان بەردەوامە و کەمێک پێشتریش کە گوتەبێژی سوپای ئیسرائیل گوتبووی لە ڤیدیۆفرین دەڵێت کە حیزبڵا ڕێکەوتنی شکاند و ئەوان پابەندی ئاگربەست نەبوون و هێرشیان کرد و لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمەش چەندین هێرشمان کردوتە سەر حیزبڵای لوبنانی و تا ئێستا 220 بنکەی حیزبڵایان لە لوبنان بردومان کردووە بێگومان لە لوبنان لە تەواوی پارێزگا جیاوازەکان لە بەیروت و بە دیاریکراوتریش بەیروت.